زۆر بەخێر بێن بە قوربان من بەرپرسی مەڵبەندی یەکی هەولێری من بەرپرسی مەڵبەندی یەکی هەولێری پارتی سۆسیال دیموکراتی کوردستانم ماوەیەکە چەند تۆزە کێشە و گیرە گرفتەیە ئەو گیرە گرفتانە وای لێ هاتە خوارێ گەیشتە و حالەتەی لایەنەکان کە بەڕێز جێگری سەرۆکی پارتی سۆسیال دیموکراتی کوردستانە کۆمەڵە خەڵکی لەگەرە ئەو کۆمەڵە خەڵکە چەکدارن خەڵک تهدید دەکەن لەو بەیانیە زیاتر لە 10 تهدید کراوم تەلەفۆنیان کردووە هەموو دەنگەکانیشانم پێیە ئەگەر ئیجابیش کردووە دەنگەکانتان دەدەمێ و ئەو ڕۆژە دەرێەوە ڤیددیۆیەکانی هەیە و ئەمایان تهدید کرد و خەڵک تهدید دەکەن و ئەندامان و لایەنگران و کاجێران و جێگرانی مەڵبەند تهدید دەکەن هاتوچۆی مەڵبەند مەکەن و من لێرە ڕای دەگەێنم خوێنی من لە ئەستۆی یەک عەبدوڵڵا حاجی مەحموودە دوو کاژێڕی مەکتەبی سیاسی فارس ڕەحمان حاجیە ئەمن خوێنم لای ئەوانەیە لای کۆنە جاش باهر فەقێ ساڵحە ئەو سێ کەسە خوێنی من لە ئەستۆی ئەو سێ کەسەیە هەر کێشەیەک لۆ من دروستبی لۆ من لۆ خانەوادەکەم لۆ خوشکەکانم لۆ برایەکانم لۆ هەرێک لە ئێمە من خوێنی من بە ئامادەبوونی هەموو ئێوەی خۆشەویست لە ئەستۆی ئەو سێ کەسەیە ئەو سێ کەسە لە حزبایەتی لایەندایە لە پەیڕە و پرۆگرام لایەندایە لە پرینسیپی حزبایەتی لایەندایە لە بەیانیەوە تهدید دەکەن و لە بەیانیەوە تەلەفۆن دەکەن بە ژمارەی نەناسراو و جنێوی پیس دەدەن لە حزبایەتی چوونە دەرێ لە مەڵبەند کۆنگرەکە دەکەم ئەو مەڵبەندە ئەو لەبەر دەرگای مەڵبەندە بە چەکداری لە ژۆرەیە هەژنۆدە چەکداری وەزارەتی شەهیدانی هێناوە لە ژۆرەیە و چەکدارەکان لە ژۆرێنا منش لەبەر ڕۆحی خۆم لەبەر ئەوەی خۆمە لەو لە کەس ناترسێم لەو خوایە ڕەب العالەمینەی نەبی لە هیچ شەخسێک ناترسم لەسەر ئەو کوڕی ئەرزیەی من لێرە ڕای دەگەینم سەرۆکی ئێمە و سەرۆکی پارتەکەمان بەڕێز محەممەدی حاجی مەحموودە و کەسی دیکە بە سەرۆکی خۆمان نازانین ئەوانەش لایەنداوە لە حەزب هەمیان ئینشاءڵڵا بەو یەک دو ڕۆژەی دەردەکرێن لە حەزب و نامینێن لە ناوبەڵبەندی هەولێری پارتی سۆسیالیست دیموکراتی کوردستان چیە گوزارێت هەتا ئەوڕۆ ئاسایی بووم دەوامی خۆمان دەکرد ئەو ڕۆکە بەیانی لە دەوام بووم لە ناو مەڵبەندی ئیدی تەلەفۆنیان کرد لە ناو مەڵبەند مەمینێ و تادیدیان کردم منیش بە ئیشێک فەرمی حزب چوون بۆ وەزارەتێک لە ڕێگا بووم کارژێڕی مەکتەبی سیاسی بەناو کە ئێستا نەمایە فارس ڕەحمان حاجی تەلەفۆنی بۆ من کرد دەنگەکەی تۆمارە لای من دەڵێ تۆ عەبدوڵڵا حاجی مەحموود بڕیاریدا تۆ بەرپرسی مەڵبەندی منیش دەڵێم یەک دەقەتەوە کە منیش دەڵێم من بە بڕیاری جەنابی سەرۆک محەممەدی حاجی مەحموود بەرپرسی مەڵبەندم و کەسێک ناتانی ئەمن لادا ئللا دوو حالەتەیە کە چەند جەنابی سەرۆک ئەو دیکەشان ئەنجومەنی ڕەخستنی ناوەن ئەوەی کرا ئێوە ناویتان ناوی لێ بنێن کودەتا وەڵا شو بە کۆدەتایە شو بە کۆدەتایە تۆ بێ لە خوارێ لە سەرێ نەتانی حەلیکەی لە خوارێ ئەندام مەڵبەندەک و کادیرە و لایەنگرێک تادید بکەیت تو چ ناوەچی لێ دەری فەرموو جەنابن ناوی لێ غازی ئەم کەشانە بۆ گەشتن بەم ڕۆژە کارەکانی دروستبوونی ئەم گرفتە لە نێو پارتی سۆسیالیست دیموکراتی کوردستان چییە؟ ئەو کێشانە لەسەرەوە دروست بوو ئەوە دەتوانی لە مەکتەبی سیاسی بپرسی ئەوان دەزانن کێشەکان لەسەر دروست بوو بەڵام من لەسەر مەڵبەندەکەی خۆم قسە دەکەم ئێستا کە عسکەرتاریەتێکی داناوە کۆمەڵە خەڵکێناوەتە ناو مەڵبەند و مەڵبەندی داگیر کردووە و ئەمە هیچ ئەوە چی حزبایەتی نییە حزبایەتی وانە تۆ خەڵک بێنی چەکدار بێنی خەڵک بە زۆر دەرکەی لە مەڵبەند ئەوە شتێکی خراپ سەر و پێشێت کارێکە باسی دەکەی پەیوەندیت بە سەرۆکەکەتەوە کردووە هەڵوێستی ئەوان چییە؟ بەڵێ پەیوەندیم پێوە کردووە بە بەردەوام لە پەیوەندی داین و ئەوانیش نیگەرانن لەم بابەتە و نیگەرانن لەم کارە پرۆگرامی هەیە لە کۆمیسیۆن تۆمارکراوە لە وەزارەتی ناخۆ تۆمارکراوە ئێوە بەنیازن سکاڵە تۆمارکردنەوە پێتان وایە چی لە پشت ئەم کارەوەیە بەڵێ پەیڕە و پرۆگرام دەبێت جێبەجێ بکرێت ئەوە کەی جێبەجێکردنە ئەوڕۆ بە تەلەفۆنێک بە من بڵێ بدەیت تۆ بەرپرسی مەڵبەندی نا کتابە ڕسمی ئەنجومەنی ڕەخستی ناوەن و نە سەرۆک ئاگادارە چۆن بە من دەڵێت تۆ بەرپرسی مەڵبەندی غازی وا بڕوا کاردانەوەتان وڵا وا بڕوا کاردانەوەکەی خراپ دەبێت لەوانەیە مەکتەبی سیاسی دەزانی جەنابی سەرۆک دەزانی جەنابی سەرۆک و مەکتەبی سیاسی دەزان ئەوەن دەزان کاردانەوەکان چی دەبێت ئەو هێزە سەر بە عەبدوڵڵا حاجی مەحموودن جێگری سەرۆکی پارتە و وەزیری شەهیدان و ئەنفال يعني هێزەکە حکوومەتە یان هێزی حیزبەوە والله ئەو جۆ هەبزانم هەمویان
لە وەزارەتی شەهیدان ناونووس سێرەفانین یان پاسانی خۆی وەڵا هەمویان هەندێکیان مەدەنیان لە بەران هەندێکیان زێرەبان غازی جواب نەدا گوتمان داوا یاسایی تۆمار دەکەی ئێستا هەولێر و دۆک بۆ بە حیزبەکەی عەبدوڵڵای نەبوویتە بە حزبەکەی کابڵای تۆ غەڵەتی برا ئەوانە یەک حزبە تا ئێستا و باقیدی داواکاری تۆمار دەکەین من خەتە لەسەر جانمێ لەسەر جانی کۆمەڵک لە کادیران و لایەنگران هەیە لە بەیانیەوە تادید بۆ زۆربەی کادیران دەکەن تهدیدیان دەکەن بە تەلەفۆن باشە ئەو تیمەی لای کاک عەبدوڵڵای حاج مەحموود دەڵێن زۆرینەی مەکتەبی سیاسییان زۆرینەی ماڵبەندی هەولێر لایەنگرانی ئەوانن جەنابتان تەنها هیچ وانە سێ کەسن فارس ڕەحمان حاجیە باهید ساڵحە یەک دۆچی ترن کەسی تیکەی لەگەڵ نیە هەولێری کەس لەگەڵ نیە هەر کەسی لەگەڵ نییە ئەنداما و لایەنگرانی دیکەتان لە شوێنەوەی کە لە کاک محەممەد نێزیکن لە شوێنەوە یان دەچێن لە هەولێر هەمویان مەوجود بوون هەمویان دێنە بە نیگەرانن لە وەزعەکان بەخۆ دەزانی تۆ کەسێکی گەنجی 20 ساڵی تادید بکەی ناتوانانی بێتە بارەکە چۆن دەتوانانی بێت زۆربیان تادید کراوە کاکە لای بەکاتان بکەن و تا دەڕۆم بەتەنی مەناحی مایم لەگەرە نەکەسم لەگەرە